یەکەم و دەست پێکەم دووهەمین هەناری دنیا ئەو ڕۆمانە یان ئەو شاکارەی کە گەشتێکی دوور و درێژی کرد تا گەشتە کتێبخانەکانی بەریتانیا لە ئێستادا نوێترین چاپی بەریتانیای ڕۆمانی دووهەمین هەناری دنیا چاپ کراوە و بڵاو دەکرێتەوە و لە لەندەن گۆڕێکی ناساندن بۆ نوێترین بڵاوکراوی ئەو شاکارە کراوە و نووسەر و ڕۆمان نووس بەختیار عەلی کە ماوەیەکە دەنگی نییە ماوەیەکە لە چاوی میدیاکانەوە دوورە هاوکارمان توانە بە دەرفەتی زانیوە کە لە کۆڕەکەیە ئامادە بوو چاوپێکەوتنێکی لەگەڵا کردووە باز لە ڕۆمانی دووهەمین هەناری دنیا و چەند بەرهەمێک و چەند نووسینێک و چەند بڵاوکراوەیەکی دیکەی خۆی دەکات فەرمون بە پێکەوە بینەریبین. من لە زانکۆی ڕۆیاڵ هۆڵەوەی لە شاری لەندەنم دیارە ئەمڕۆ نووسەری گەورەی کورد بەختیار عەلی لێرە لە بەردەم ژمارەیەکی زۆر لە خوێنەرانی کتێبەکانی ئامادە بوو بۆ ناساندنی یاخود بۆ بڵاوکردنەوەی چاپی بەریتانیای کتێبی دووهەمین هەناری دنیا. من نامەوێت زۆرتر قسە بکەم خۆی لەگەڵم ئامادەیە. کاک بەختیار سوپاس بۆ ئامادەبوونت. ژمارەیەکی زۆر لە خوێنەرانی بەڕێزت لێرە ئامادە بوون. بەر لەوەی بێمە سەر پرسیارە سەرەکیەکەم دەمەوێت لەسەر ئەم کۆڕێکە ئەمڕۆ ئەنجامتدا قسەی خۆتم پێ بوو. بێگومان ئێستا من لە سەفەرێکا بووم لە بریتانیا سێ چوار کۆڕێکمان ئەنجامە لە مانچستەر لە فۆڵکستن لە لەندەن و ئەمڕۆژ دووهەمین کۆڕی و زنجیرە کۆڕە بوو بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی زۆر لە خوێنەران و خوێنەران لێرە بینی و چامپیان کەوتووە و خۆشحاڵیەوە هەندێک گفتوگۆمان دەربارەی ڕۆمانی دووهەمین هەناری دنیا ئەنجامە و بەگشتیش دەربارەی ئەدەبیاتی کوردی بوو نەکارتەنیا ڕۆمانەکەی من. پرسیارە سەرەکیەکەی من لەسەر ئەم کتێبە دووهەمین هەناری دنیا کە چاپی ئینگلیزی بەریتانیا تازە بڵاوکراوەتەوە. پێشتر لەوانەیە ئینگلیز یاخود ئەوروپیەکان تێڕوانینێکی جیاوازیان بۆ نەتەوەی کورد هەبوو بێ کە نەتەوەیەکی شۆڕژگێڕە لە چەکی هەڵگرتووە بەرامبەر بە دوژمنەکانی. بەڵام ئێستا کە دووهەمین هەناری دنیا بە زمانی ئینگلیزی پێشتر بەرهەمەکانی تریشت بە زمانی تر بڵاو کراوەتەوە بە تایبەت دووهەمین هەناری دنیا پێ دووە دنیا بینی ئەوروپیەکان ئینگلیزەکان بەرامبەر بە کورد دەگۆڕێت کە جگە لەوەی نەتەوەیەکی شۆڕژێران نەتەوەیەکی خوێنەرە نەتەوەیە کە دۆستی کتێبە دۆستی نووسینە. بێگومان بۆ ئەوی ئەو وێنێ چەسپێت پێویستیمان بە پرۆسەیەکی دوور و درێژەیە ڕەنگە بە یەک کتێب نەتوانین بیر و بۆچوونی ئینگلیزەکانی ئەوروپیەکان کە بوری بۆچوونێکە بە ڕوتێکی مێژووی دوور و درێژ دروست بوو چ خۆی چەسپاندووە تێڕوانیەکی تایبەتی دەربارەی خۆرهەڵات بەگشتی و میلەتی کورد ڕەنگە بە تایبەتیش دروست بوو بێ. بەڵام ئەدەبیات بێگومان ڕۆڵی گەورەی خۆیە بینی هەمیشە لە تێکشکاندنی قاڵبەکانە لە تێکشکاندنی وێنە جێژیرانەی کە هەیە بە دڵنیاییەوە ینی بە بڕای منەوە گەر ئەو خوێنەرانی کە شارەزا بن بە ئەدەبیاتی ئێمەوە کتێب گەلێگە خوێندنەوە کە لە کولتوری ئێمە بەرهەمیێت ڕوانینیان لەو شێوازە تەقلیدی تێڕوانین بۆ میلەتانی خۆرهەڵات و گەلی کوردە گۆڕێت یعنی گومان نییە لەوەیە بۆیە ئەدەبیات هەمیشە ڕۆڵێکی گرنگە بینێ لە تێکشکاندنی ئەو وێنە جێگیر و جێگرتوانەی کە لە ڕاستیە زۆر جار وێنەی هەڵەن و پڕن لە حکمی پێشوەخت دەرحەق بۆ میلەتانە وەرمونۆکو میلەتی دواکەوت و یا میلەتی بێ کولتور یا میلەتی بێ ئەدەبیات تەماشاکراون. بەڵام ئێستا گەریم بتوانین ئەدەبیاتێکی بەرز پێشکەشکەین و ئەم پرۆسەیە بەردەوام بێتەوە بە کتێب و دوو کتێب و سێ کتێب بۆ لەوێیان نەوەستێت بەڵکو ژمارەیەکی زۆر لە ئەدەبیاتی ئێمە بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی پرۆفسناڵ ترجەمە بکرێت لەو کاتە بە دڵنیام نییە کاریگەری خۆیان بەجێهێڵە لە تێڕوانینی گشتیە بۆ نەتەوەی ئێمە. کاتت ناگرمی چیتر کتێبەکەی تۆم پێیە چاپی بەریتانیا ئەمەیە بیکەمە سوپرایز بۆ خوشکەکەم یەککە لە خوێنەرە زۆر جددیەکانی تۆ کە پێم ود لە کۆڕەکەی بەڕێستم زۆری پێخۆش بوو. بەڵام حەزەکەم بە ئیمزای تۆ ئەم کتێبە گەر بتوانیت خوشکەم ناوی شەیدایە سوپاس دەکەم ئیمزای بکەیت. دیارە نووسەری کورد نووسەری گەورەی کورد بەختیار عەلی لێرە دوای کۆڕەکەی کتێبەکەی بۆ سەرجەم ئامادەبووان بە ئیمزای خۆی پێشکەش بە ئامادەبووان کرد. ژمارەیەکی زۆر لە کوردانی بەریتانیا و ژمارەیەکی زۆر لە بەریتانیەکانش خەڵکی تر
لێرە لە زانکۆی ڕۆیاڵ خۆڵەوەی لەندەن ئامادە بوو. زۆر سپاس کاک بەختیار، دەستت خۆش بێ، سپاسمان دومان کردی. زۆر سپاس. دەستخۆشی بۆ هاوکارمان توانە هەر لەو کۆڕە ئەمێنمەوە لە زانکۆی ڕۆیاڵ هۆڵەوەی لە لەندەن کە دووهەمین هەناری دنیا کۆڕێکی بۆ سازکرا بوو بۆی کە نووسەر و ڕۆمانۆز بەختیار عەلی لە کۆڕەکە ئامادە بێت و باس لەم چاپەنوێی دووهەمین هەناری دنیا بکات کە لە وەرگێڕانی کەریم عەبدوڕەحمانە. چاوپێکەوتنێکمان هەیە، بەڵام پێشوەی کە بچینێت چاوپێکەوتنەکە باس لە نووسەرێکی گەوری بەریتانیەکەم ئەویش ئان مۆرگانە کە لەبارەی دووهەمین هەناری دنیاوە دەڵێت کە لە ماوەی ئەم کۆڕەیە باسی لەوە کردووە و تارێکی نووسیوە، دەڵێت ئەمە یەکێکە لە باشترین کتێبەکان کە خوێنومەتەوە لەم چاپە نوێی خوێنوتەوە و بە شێوەیەک باسیەکات ئەڵێ ئەوەندە مرۆڤانە ڕاستگۆیانە سەرنجڕاکێش و جوان ئەم ڕۆمانە یان ئەم شاکارە نووسراوە. دڵخۆشم بەوەی کە ڕۆمان یان نووسینی نووسەرێکی کوردم خوێندوتەوە کە ئەدەبیاتی کوردی لە ئاستێکی بەرزی جیهانی بڵاو دەکاتەوە. ئەم چاپە نوێی ڕۆمانەکەی نووسەر و ڕۆمانۆز بەختیار عەلی لەلایەن دەستگای چاپی ئەفسانە چاپ کراوە و گۆران بابە عەلی بەڕێوەبەری دەستگاکە لەو بارەیەوە بۆ کورسات مەگەزین دواوە. بەڵێ ئەمە لە ڕاستیە ئەمڕۆ لە زانکۆی هۆڵەوەی لە لەندەن کۆڕێکمان ڕێخست بۆ بەختیار عەلی و هەروەها وەرگێڕی دوو کتێبی بە ئینگلیزی کەریم عەبدوڕەحمان. ئێمە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئەفسانە پرێس چاپی بەریتانیای کتێبەکەی دووهەمین هەناری دنیا بە ئینگلیزی The Last Pomegranate ئەمەمان بڵاو کردوێتەوە، دوو مانگی لەمەوە پێش کتێبەکە بڵاو بووە. ئێستا ئەم هەفتەیە لە ڕاستیە هینێکمان هەبوو، ینی چۆنەڵێ تورێکمان هەبوو هەم لەگەڵ کاک بەختیار و کاک کەریم پێکەوە لە مانچستەر و لە لەندەن لە جامیعەی لەندەنیش و هەروە لە شاری فۆکستن کە ئێمە ئەفسانە پرێسخۆی لەوەیە و دیسان ئەمڕۆژ جاریشکە بۆ دووەمجار لە لەندەن کرمان بۆی کە هەم کتێبەکە چاپە ئینگلیزیەکەی بە خەڵک بناسێنین بە خوێنەران و هەروەها وەکو لێرایە کتێبەکانی تری ئەفسانە پرێسیش پیشانی خەڵک بین. لە ڕاستیە ئێمە کتێبەکانی کە تا ئێستا چاپمان کردوون بە زمانی ئینگلیزی ڕۆمان و یەک کتێبی شعریشمان هەیە، ینی با بڵێن کتێبی ئەکادمی و ئەوانە نییە سەحافی و ئەو ئەکادمی ئەوانە بێت لەبەرەوە ینی ئەگەر ناوەندە ئەکادمیەکان مەبەستەوە بێ لە ڕێی هینەوە بێگومان لە ڕێ ئەم کۆڕانەوە ئێمە زۆری لە جامیعەکانەکەین ئەچێتە ناو جامیعەکان، بەڵام وەکوی بێتە مەنهەجیا شتێ بەو شێوەیە نا. بەڵام مەسەلەن ئەمە 2 ساڵ لەسەریەکە زانکۆی مانچستەر بە دەرس ئەم یەکێ لەم کتێبانیان بڵێن لە دەرسی ئەدەبیاتە خوێنویانە، ینی لە مەنهەجە ئەم کتێبەی دووهەمین هەناری دنیا بە ئینگلیزی هەیان، هەم پاریش و هەم ئەم ساڵیش. دوای ماوەیەکی درێژ کە باوکی بە سەرکەوتووی بە خۆی و چەک و بۆنی عارەقی هەورازەکانەوە دابەزێتە شار بە یەکەم جار لە ئامێزیەگرێ تەماشای چاویەکات و بەترسەوەڵێ ڕوونیەک لە چاوتایە سپیتر و سیرترە لە هەموو شتانی من بینی من. کتێبەکانی ئێمەی ئەفسانە پرێزەڕاستیە هەمووی ئەتوانین لە ڕێ ئینتەرنێتەوە بیان دۆزیتەوە لەسەر وێبسایتێکە خۆمانەوە کە www.afsana-press.com لەوێ ئەتوانی هەموو کتێبەکانمان بدۆزرێتەوە و هەروەها لە ڕێی مەکتەبەکانەوە لە هەر پەرتوکفرۆشیەکی ئەوروپا لە ڕاستیە نەک هەر بەریتانیا ئینسان ئەتوانێت داوای کە ئەگە خۆیان نیان بێت ئەتوانن داوای کەن و بیهێنن و هەروە ئێمە چەند مانگێکە سێ چوار مانگە ئەفسانە پرێسمان لە لەندەن و گواستەوە بۆ شارێکی بچووکتر شاری فۆکستن سەعاتێ لە خوارەوەی لەندەنە لەوێ ئێستا
هەم ئۆفیسمان هەیە هی ئەفسانە برێز هەم کتێبخانە و گەلەریەکە ئەتوانین مەسەلەن لەوێش ئینسانێک بتوانێت بۆ ئەوێتوان بیکردن بەڵام لە ڕاستیە لە ئامازۆن لە هەموو شوێنەکانی ئۆنلاین نەتوانێن لەو هەروەها لە کوردستانیش پیک بووک ئەوان کتێبەکانە لەلایە بە تایبەتی ئەوەی کاک بەختیار دوامین هەناری دنیا بە زمانی ئینگلیزی لەلای ئەوان هەیە ئەوان تەوزیعەکەن بۆ کتێبفرۆشی تریش کتێبەکانی تریشمان لە ڕاستیە هەن لە کوردستان لە کتێبخانەی جیاواز ئەو سەرەتایە و سەردەمەیە کە ژیانیە بێتە کۆشتێکی بلور کۆشتێک لە شوشەیەکی نازک ئەبێتە شانشی